ئەی وەزیری پەروەردە ئەمڕۆژ کردمانە بایکۆت. هاوسەرن و مامۆستای وانەبێژن بوونە تا سیمبولی گردبوونەوەی وانەبێژانی پشدەر و بەردەوام لە ڕیزی پێشەوەی گردبوونەوەکاندا بەیەکەوە دەبیندرێن. تاکو مافمان دەسێنێ. ئارا و هێمن هاوسەری یەکترن و مامۆستای وانەبێژن بۆ بەدەستهێنانی مافەکانیان و داواکردنی موچە هاتوونەتە سەر شەقام. ئەوان دەڵێن بوونەتە پاڵپشت و پشتیوان بۆ یەکتر بەیەکەوە بەشداری گردبوونەوەکان دەکەن. بە بەردەوامی هاودەردی پشتیوانی زیاتر دروست دەکەم لە کۆمەڵگاوە هەم بە تایبەتیش لە ناو خێزاندا. ئێمە دوو کەسین هەردووکمان دەکرێت بەدەر لە هەموو دەردەکانی کە لە ناو خێزاندا دروست بووە لە بابەتێکی تریشدا دیسان هاودەردین کە بابەتی وانەبێژیە و زۆر جار ئەگەر قسەیەک بڵێم زیادەڕەوی نەبێ زۆر جار پێم دەڵێ هەر شوێنێک تۆ چی بۆ ئیش حتا کرێکاری بلۆکیش بێ دەڵێ من لەگەڵت دێم. ئیتر وزەیەک لەوە زیاتر گروتینێک لەوە زیاتر بۆ ئینسانێک کە هەست بە شعور و دەرکی هەبێت بەرامبەر هاوسەرەکەی چیتر یعنی وزەیەکی زیاد لە پێویستە بۆ من بە دڵنیاییەوە. ئێمە لەگەڵ هاوسەرم وەکو خۆتان ئاگادارن ڕۆژانە کە خۆپیشاندان دەکەین بەشدارین و لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکانین و ئەوە من سەربەرزمەوەی کە هاوسەرم ئەو دەرفەتەی بۆ من ڕەخساندووە کە بتوانم بێم لێرە داوای مافی خۆم بکەم بۆی کە من بە وەزعیکەتی داین ڕازی نین و بەیەکەوە کە ئەو ڕۆژانەی کە خۆپیشاندانمانەیە پلان و بەرنامەکانمان دادەین بۆ سبەی پێویستە چی بکەین چ دروشمێک بگوترێتەوە. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ دروشمی ئێمە ڕوونە بایکۆت بۆ تاعین بوونە. ئیسماعیل مامۆستایەکی وانەبێژە و بەدەم شەعر خوێندنەوە دەڵێت با شیعرەکانی گڕوتینی زیاتر بە گردبوونەوەکان دەدات و ڕۆژانە سەرجەمی وتافەکانی گردبوونەوەکان ئەو دەیان نووسێت. مامۆستا وەک چرایە پێشەنگ و پێشەوایە سامانی ئەم وڵاتە بۆ مامۆستا خەڵاتە. من کە خۆم دروشمەکان دەنووسم ئەمەش هاندەرێکی باشە هەم لە گروپ چاتەکان هەم لە گردبوونەوەی مامۆستایان لە بەردەم پەروەردەکاندا دروشمەکان بۆیان دەنووسم بۆی زیاتر گڕوتین بەبەر خۆپیشاندان بدرێ و درێژە بکێشێ ئەمە تاوەکو چارەسەر مافەکانمان بەدەست دێن و پەروەردە ڕاگیراوە زەنگی بایکۆت لێدراوە. هەر کەسە و بە شێوەیەک هاتووە و گوزارش لە ناڕەزایەتیەکانیان دەکەن. ئەوە تا بەشێک لا دایکان و باوکانی وانەبێژیش تەنانەت منداڵەکانیشیان لەگەڵ خۆیان داهێناوەتە سەر شەقام و دەڵێن تاکو و بەدەستهێنانی مافەکانیان کە دامەزراندنە کۆڵ نادەن و بەردەوام دەبن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتزێ.